وردەکاری ئەم بابەتە گفتوگۆی لەسەرەکەم لەگەڵ میوانەکەم شەماڵ عەبدوڵڵا ڕاوێژکاری پەرلەمانی کوردستان ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی ستۆدیۆ کاک شەماڵ بەخێر بێت. ئەم دەست پێشخەری چوارچێوەی هەماهەنگی تا چەند هیواتان پێی هەیە کە بتوانێت لایەنەکانی تر شیعەکان بن، سوننەکان بن، کورد بن، قایل بن پێی؟ ئێوارەتان باش دیارە ئەو واقعی ئێستا هاتۆتە پێش واقعەیەکی نوێیە لە نێو وەزعی سیاسی عێراق و حتا کوردستانیش. ئەم وەزعە وای کردووە کە دەبێ دەرچەیەک بدۆزرێتەوە بۆ ئەوەی بتواندرێ ئەو کێشە سیاسیانە چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە بۆ ئەوەی بتواندرێ کە حکوومەتێک دابمەزرێ و ئیشوکارەکانی خۆی دەست پێ بکات. لەبەرەوە دەبێ هەموو لایەنە هێزە سیاسیەکان هەوڵێکی جدی بخەنەگەڕ بۆ ئەوەی هەر یەکەیان لەو خواست و ویستەی کە خۆی هەیەی کەمێک تەنازول بکە بۆ لایەنی بەرامبەر. لەبەرەوە ئەوەی ئێستا چوارچێوەی هەماهەنگی هەوڵی بۆ داوە و دەست پێشخەریەکی ڕاگەیاندووە، دیارە ئەویش وەکو هەوڵێکە بۆ ئەوەی جۆرێک لە سەقامگیری لە بۆ کاک شەماڵ بە دەست پێشخەری ناوێ بێ لە کاتێکە ڕەفز ینی سەدر ناوێت مالیکی بەشداری بکات. ئەمەش وای کردوە چوارچێوەی هەماهەنگی تۆزێک سوور بن لەسەر ئەوەی کە هەمویان پێکەوەکو پاکێجێک لایەنەکانی تر کۆکەنەوە. دیارە ئەوەی تا ئێستا دیارە ئەو کێشانەی نێوان مالیکی و سەدر لە مێژە ماوەیەکی زۆرە کە ئەو کێشانە لە پێشترا هەبووە لەو کاتێک کە مالیکی سەرۆکوەزیرانی عێراق بووە. ئەو کێشانە ڕەنگە ئاسان نەبێت چارەسەری بۆ بکرێتن، بەڵام ڕەنگە هەوڵێک بدرێت بۆ ئەوەی کە ڕەنگە سەدر هەوڵ بدات لایەنێک لەو لایەنانەی تر بۆ خۆی ڕابکێشێت لە چوارچێوەی هەماهەنگی. بەڵێ ڕەنگە هەوڵێکی وا هەبێ، ڕەنگە ئەوانیش ئەو چوارچێوەی هەماهەنگیش شتێک بکەن، هەوڵێک بدەن و هەوڵەکانیان بەگەڕ خستووە بۆ ئەوەی بەرامبەرەکەشیان ئەوانیش بێنە پێشەوە بەرامبەر بە هەندێک شت. ڕەنگە دەست پێشخەریەکەی چوارچێوەی هەماهەنگیت خوێندوەتەوە. بەڵێ باش، ئەو سێ خاڵەکەمیان گرنگن لەو سێ خاڵەیە؟ وەڵا ئیتر هەمویان یعنی خۆ ئەوەی هەوڵەکان هەوڵ بدرێ بۆ ئەوەی کە ئەوان ئەوەی من پێم دەیخوێنمەوە ئەوەیە کە ڕەنگە ئەوان لە هەوڵی ئەوە دابن کە سەدریش بێتە ناو وەزعەکە و لە مەسلەی حکوومەتی ئەو حکوومەتی کە خۆی ڕایدەگەن حکوومەتی زۆرینەی نیشتیمانی واز بێنێ. لەبەرەوە بەڕاستی لە عێراقا من پێم وانە لە عێراقا شتێک بتواندرێ بێتە کایەوە بە ناوی زۆرینە و کەمینە. دەبێ هەموو کاتێک مەسلەی تەوافق چارەسەری ئەو کێشانە بکە کە هەیە. نە چوارچێوە سێ خاڵە لە دەست پێشخەریەکەی چوارچێوەی هەماهەنگی یەکەم ئەیانەوێت هەموو لایەنە سیاسیەکانی عێراق کۆ بکەنەوە بێ جیاوازی. دواتر ئەیانەوێت گەورەترین کوتلەی پەرلەمانی پێک بێنن، دواتر ئەیانەوێت سەرۆک وەزیرانێکی بەهێز دانێن. بابینە سەر ئەوەی کە لایەنەکان کۆبنەوەیان نا پێتان وایە لایەنەکان بێنە باری ژێرباری چوارچێوەی هەماهەنگی لەسەر داوای ئەوان هەمویان کۆبنەوە سەر مێزێک؟ من پێم وایە لەوەشە ڕەنگە هەمویان نەتوانن، بەڵام ڕەنگە گۆڕانکاریەک بێتە پێشەوە لە مەسلەی ئەو هەوڵانەی کە ئێستا خراوەتە گەڕ گۆڕانکاری بەسەر هەردوو لایەندا دێت لەو وەزعی کە ئێستا هەیە. ڕەنگە سەدر لە ئەوەی خۆی بێتە خوارەوە تەنازول بکە لە هەندێک شت و ڕێداواکاریەکانی هەماهەنگیش هەوڵەکانی. بەڵێ پێدەچی ینی ئەو هەوڵانش ڕەنگە وڵاتانی دەوروبەریش بە تایبەتی ڕەنگە ئێران ڕۆلی هەبێ لەو مەسلەیە. توی ئاماژە بە سەردانەکەی قانی بکەیت؟
بەڵێ ڕەنگە ئەوە دەوری هەبێت بەتابێت لەو ڕۆژانەی لەو ڕۆژەوەی کە پەرلەمان دانیشتووە بەردەوام ئێران لەسەر خەتە ڕەنگە وڵاتانی تریش ئەوانی تریش هەر بە هەمان شێوە لەسەر خەتن یعنی کێشەی شیعەکان هەر کێشەی خودی دوولایەن نییە بەڵکو کێشەی مەساڵحی دەوروبەریشە بەڕاستی یعنی ئەو مشکلانەی کە هەن پەیوەندی بەوانیشەوە هەیە هەر یەکەیان بە شێوەیەک لە شێوەکان هەوڵی ئەوە دەدات کە بەرژەوەندیەکانی خۆی لە عێراقا پارێزراو بکات دیاریشە ئەو سەنگەربەندیەی کە هەیە لە هەر پێ وایە سەدر سەقفی داواکاریەکانی کەمترەکاتەوە بەڵام ئەمە بەرامبەر بە چی ئەیکات؟ سەدر ڕەنگە مەسەلەی مالیکی یەکێک لەو شتانەبی کە ئەگەر بتوانێت لە مەسەلەکانە بیخاتە دەرەوە ڕەنگە وەزعەکە تهدیئە وەزعێک بێتە پێشەوە کە ئارامیەک باڵ بچێشێ بەسەر لایەنە شیعەکان و ڕەنگە چێوەی هەماهەنگی ئامادە بێت بەرداری مالیکی بێت؟ ئەوان لە هەوڵی ئەوەدان ڕەنگە شوێنێکی پێگەیەکی بۆ بکەن بەڵام ئەوەی تا ئێستا خاڵی ناکۆچی ئەساسیە لە مابینی سەدر و سەدر لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی بەڕاستی مالی چییە؟ ئەوانیش نایانەوێت هەتا ئێستا نەیانویستۆ دەست بەرداری بن بەڵام ڕەنگە گۆڕانکاریەکان بە شێوەیەکی تر بکەوێتەوە ڕەنگە دەست بەرداریشی بەڵێ کوردێکی بڵین پۆستێکی بۆ داتاشن کە بۆ ئەو بگونجێت بەڵام ئێمە ئێستا دوو پۆستمان ماوە سەرۆکایەتی پەرلەمان و دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێدرا ئەوەی ماوەتەوە سەرۆک کۆمارە لەگەڵ سەرۆکی حکوومەتی عێراقا پێتان وایە بتوانن ئەمە بکەن؟ بەڵێ ڕەنگە لە سەرۆک کۆماری عێراق جێگر بیکەن بە جێگرێک شتێک لەو جۆرە تەوەقع دەکرێت دەستوری عێراق ڕێگەی پێیات؟ بەڵێ لە دەستوری عێراقیشا جێگری سەرۆک کۆماریش ئاماژەی پێوەکراوە لە ڕابردوو ئەم کارە کراوە ئەم هەنگاوەنراوە؟ بەڵێ جێگری سەرۆک کۆماریش ئاماژەی پێکراوە مەبەستم ئەم هەنگاوەنراوە سەرۆکەکانی ڕابردوو جێگریان هەبوو؟ بەڵێ ئەم هەنگاوەنراوە جێگریان نەبوو جێگریان نەبوو ئەوەندەی بزانم بەبیرم با بزانم لە هیچ کاتێکە جێگریان نەبووە بەڵام ئەو جارە جێگری دەبێت ڕەنگە یعنی ڕێگای دراوە ئەگەر بیکەنەوە وەکو پۆستێک باش ئەمە پێت وایە سوننەکان کورد شیعەکان جەماعەتی سەدر ڕازی بن کارە؟ جا دەگەڕێتەوە سەر ئەوە ئەگەر ڕازی نەبن ڕەنگە وەزعەکان خراپتر بێ لەوەی ئەوان لە لێوان وەکو بڵێن لە خراپتر بۆ خۆیان بەلای خوانەوە کە خراپە لە خراپتریش هەیە ئەگەر نەیکەن و وەزعەکە بەو جۆرە بڕوا ڕەنگە ببێتە هۆی هەڵوەشانەوەی هەموو وەزعەکە و تەواو جارێکی تر دەبێت انتخابات بکرێتەوە بێتەوە پێش مەبەستە هەڵبژاردننی پێشوەختە بوو ینی پوچەڵ بکرێتەوە و لە کاتی خۆی ئەنجام بڵێت؟ نا هەر خۆی ئەو هەڵبژاردنە کە ئەگەر سەرۆک کۆمار دانەندرێ دیارە سەرۆکایەتی ناتوانرێ بۆ ئەمان دەرگایان کردەوە جایکە خەڵک خۆی کاندیدکا بۆ سەرۆکایەتی کۆمار کەواتە دووبارە کرێتەوە مەبەستە کام هەڵبژاردنە ئێستا خۆی هەر ئەو خۆکاندیدکردنەی ئەم جارە ینی کردنەوەی ئەم دەرگایە خۆی ناقانونی بوو بەڕاستی ناقانونی بوو یاساکەش ئاماژەی پێ نەکراوە بەڵام کە کراوە ئێستا ئەوان لە دەرچەیەکی تقریبان دەتوانین بڵین وەزعێکی سیاسی هاتوتە پێش وایە سەرۆکی داهاتووی عێراق بە نایاسایی هەڵبژێردرێت؟ ناتوانین بڵێن ئەوە دەبێت ئەو دەرچەیە کە ئێستا تۆڵی نایاساییە کام هەنگاوە نایاسایی محکەمەی دادگای باڵا دەتوانێت حاڵەتێک کە هاتۆتە پێش لە شتێکی نوێ بووە ئەو جارە ئەو حاڵەتە هاتۆتە پێش دەبێت چارەسەرێکی بۆ بکەن بۆ نمونە لە مەسلەی ئەو دوو لە سەرسەیە جارەکانی پێشتر ئەو کێشەیەمان نەبوو بەڵام ئەم جارە هاتە پێش و کێشەیەکی دروست کرد و
بۆیە تەمەشا دەکەین نەتواندرا دیاری بکرێت. کامیان ناقانونی بوو دووبارە خۆکاندیدکردن بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق نایاساییە؟ بەڵێ بەتەکیید نایاساییە، چونکە ئەگەر بێ هەم لە دەستورەکە ئاماژەی پێ نەکراوە هەم لەو یاسایی کە دانراوە ئاماژەی پێ نەکراوە ئەگەر لەو دوو مەرحەلەیە مەرحەلەی یەکەم و دووەم نەیتوانێ سەرۆک کۆمار هەڵبژێردرێ جارێکی تر دەرگا بکرێتەوە. لەبەرەوە باز لەوە نەکراوە نەسابی قانونی کە بڵێن کە 220 بە دوو لەسەر سێ ئەگەر تەواو نەبێ ناتوانێت ینی جارێکی تر خۆی دەرگا بکرێتەوە بۆ سەرۆک کۆمار. ئەم جارە کێشەکە لەسەر ئەوەی نەسابی قانونی تەواو نەکرا. بڵێ شەماڵ عەبدوڵڵا ڕاوێژکاری پەرلەمانی کوردستان ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی ستۆدیۆی هەژبوویت. سوپاس بۆ ئامادەبوونت.